بەردەوامە بین سارە بەڵێ یەکێک لە بابەتە هەرە گرنگەکان لە ئێستا لە کوردستان لە عێراق لە ناوچەکان ورە لە تەواوی جیهانە بابەتی ئابووری و بابەتی درا و گۆڕانکاریەکانە کە سەری تەلەڤیزۆنەکەی یاخۆ دەچیتە ئەپێکەوە لە سۆشیال میدیا یاخود موبایلەکەت بەدەستەوە ئاگریت و سێری بابەتێکی جیهانیەکەی یەکسەر لەو لاوە نرخی زێڕە بۆ هێنێت لەم لاوە نرخی دراوی دۆلار بەرامبەر بە دراوەکانی کە ناجێگیری ئەم بابەتانە ناجێگیربوونی نرخەکان یعنی لە ماوەی ساڵێکە زێر یعنی کێرفێکی گرتووە حەد بەرەو سەرەوە ئاڕوە دۆلارە بەرامبەر بە دینار کەس نازانێت بەکوێ ئەگا ڕۆژێک 142,000 ڕۆژێک 139,000 ڕۆژێکە ڕوا بۆ 145,000 ئەمە بابەتێکی ترە یەکێکی تر لە بابەتە هەرە گرنگەکان تمەنە تمەنی ئێرانی کە بە تەواوەتی بەهای خۆی لە دەست داوە و کە بەهای تمەن ئەم بەهای خۆی لە دەست داوە کاریگەری لەسەر وڵاتانی ناوچەکەش دروستەکە لە بەرەوەی دراوسەیەکی گەورەمانە کاویش ئێران و پارەکەشی تمەنە ئەمانە و کۆمەڵێک بابەتی تر لەو لاشوبا نرخینەوە بۆسێ بڕیارەکانی دۆناڵد ترامپ و ئەمریکا و کاریگەریەکانی لەسەر عێراق ئەمانە یەک دنیا پرسیارن کە ئەبێ کەسێکی پسپۆڕی تایبەتی شارەزار جوابی ئەم پرسیارانەمان باتن بۆ ئەمەش کەس لە دکتۆر بیلال باشتر نییە کە بتوانێت بە تاوەتیشیکردنەوە بۆ هەموو ئەم بابەتانە بکات بە وردی تێمان بگەێنێت کە چی بکەین و هەنگاوەکان من نیم و نازانواگەر تۆ هەبوو بە پێ بڵێکە ئەی بیکڕیا بیفرۆشیەوەیان لەگەڵ خۆیان مناقەشەی بکە دوێن اینجا ئەم بانێ بە خۆشحاڵیەوە دکتۆر بیلال ڕەوف مامۆسای زانکۆ و شرۆڤەکاری ئابووری لە دیسکی ئابووری دەستگای میدیایی کورسات لەگەڵمانایە بە وردی ئەو شتانی کە من باسم کرد و چەندەها بابەتی تریش جوابی پرسیارەکانمانایەت بەنی تا باش پێشێکی زۆر باشتان و دەستان خۆش بێ گادام ڕۆژێکی خۆش و باشتان هەبیشەڵە قوربانە دکتۆر یعنی ئێستا وای لێ هاتووە وەکوتم هەر ئەچیتە ناو سۆشیال میدیا تەلەڤیزۆن ڕۆژنامەکان گۆڤارەکان هەموو ئەم بابەتانە بابەتی ئابوورین و هەمووی پێوەست کراوەتەوە بە ئابووریەوە بۆچی زێر با هەیەکسەر لەوە دەست پێکەین لە زێر ڕۆجارە دەست پێ بکەین ئەنجا ئەچینە سەر بەشەکانی تریش یعنی زێر ئیتر تاو ئەڵە ناخۆشی کردو ناخۆش بوو هەروە بەرزە بێتەوە هۆکاری ئەم بەرزبوونەوەی چییە بەتەمە تۆزێک دابەزێ ینی چی لێ بەسەرێت پرسیارێکی زۆر باش کرد هەمووی باسی بەرزبوونی زێڕەکەی با باسی داوەزینیشی بکەین یاخودنا لای هەمووان ڕوونە لەسەر ئاستی جیهان کۆمەڵە گۆڕانکاری سیاسی و ئەمنی و ئابووری ڕوئەیە بێگومان ئەمە کاریگەری لە تاوی سێکتەرەکان کردوە لەوە بەرهێنانەوە بیگرە و بازاری دارایی هەتا بازاری کانزاکان تا سیستەمی بانکی و تەنانەت چاوەڕێی گۆڕانکاریەکیشەکری لە سیستەمی ئابووری جیهانە چ لە بەکارهێنانی شێوازەکانی دراوبێ تاکو و شێوازی ئیدارەدان و بەڕێوەبردننی بازرگانیش لەسەر ئاستی جیهان هەموو ئەمانە فاکتەر بوون کە گۆڕانکاری گەورە لە نرخی زێرا ڕوو بە ئەمە سەرباری ئەوەی کە نرخی زێر یاخود بڕی زێر لە نێو پێکاتی زەویشا بەرەو کەمبوونەوە ئەچێت یعنی ئەگەر دایبنی 100 تۆن زێرمان هەبوو بێ لەسەر لە ئاستی جیهان یاخود لە پێکاتی زەویە ئەوەی کە زانرا بێ کەمتر لە 20 تۆنیمان هەشتایمان دەرکردووە بۆیە بەرەو کەمبوونەوە ئەچین لەوەی کە لە بەردەستە ئەمە ژوای لێکرۆ جێی سەرنج بێ لەگەڵ ئەو بارودۆخەی هەیە خەڵک زۆر باسی زێڕەکە لەبەری بەس تەنها لەم ساڵ لە ماوەی ئەم نۆمانگەیە لە 143 بەرزبوونەوەی تۆمار کردووە یعنی ئەگەر یەکێک لە مانگی یەکە بای دەفتەرێک زێڕی بکڕە ئێستا دەفتەرێک و 43 وەرەقەی بۆەکە بۆیە جێی سەرنجە جێی باس و خواسە و بێگومان لەژێر کاریگەری ئەو گۆڕانکاریانەشن پێشبینەوەی زیاتر بەرز بێتەوە بەڵام ئەم قۆناغی بەرزبوونەوەیکی ئێستا هەمانە کە ئۆنسەیەک زێر گەیشتە 3700 دۆلارە خودت ڕوونتر بڵێ خەڵک تێبگات لیرەیەکی دووبەی گەیشتە نزیکەی 800 دۆلار ئەگەری گەڕانەوەی هەیە بۆ 760 دۆلار بۆ 750 دۆلار بەم نزیکانە ڕووبات واتە دابەزینێکی کاتیمانە بێ دووبار ئاراستەیەکی بەرزبوونەوە وەرەگرێت واتە لە کۆتایی ئەم ساڵە پێشبینی دەکرێت کە بەرزبوونەوە بەخۆی ببینێ بێگومان هەم بۆ کۆتایی ئەم ساڵ و بۆ ساڵی نوێژ پێشبینی بەرزبوونەوەی زێڕەکرێت کە بەردەوامێت لەم ئاراستەیە کە هەیەی بەڵام بۆ ئەم قۆناغە کە لیرەیەکی دوای گەیشتۆتە 800 دۆلار ئاساییە بگەڕینەوە بۆ 760 دۆلار ئەم قسێ بۆ کێیە بۆ کەسانی کە چاوەڕی دابەزینی زێڕن بە هەرزانتر بیکڕن بەم نرخە بەرزی ئێستا نەیکڕن دەرفەتێکی باشترێتە پێش بۆی کە بتوان لەو کاتەیە کڕینی خۆیان بکەن ئەو کاتە بەرزبوونەوەی باشتر تۆمار
دکتۆر عێراق خەزانەی عێراق چەند زێڕیتیایە؟ لە ماوەی 1 ساڵ و نیوە باشە عێراق توانێتی 30 تۆن زێر بۆ یەدەگەکەی زیاد بکە. ئێستا زیاتر لە 162 تۆن زێڕی هەیە عێراق. باشە ڕیزبەندی وڵاتانی لەنێو وڵاتانی عەرەبیا ڕیزبەندی چوارەمی هەیە کە تا ئەستێک پێگەیەکی باشە و توانوێتی لە ئەو ڕەوتەی جیهان کە هەیە بۆ کڕینی زێر بە تایبەت لەلایەن بانکە ناوەندیەکانەوە عێراق بتوانێت ڕێکی باش کرد. بۆ ئەم پرسیارم کرد لەبەرەوەی لەناو وڵاتە عەرەبیەکانە عێراق ڕیزبەندی چوارەمی هەیە بۆ یەدەکی زێر. یعنی ئەتوانین تا حدێک بڵین کۆنتترۆلی زێڕی کردووە یەدێکی باش بەراورد بە ڕابردوو زۆر باش. دکتۆر وا بۆ 2 ساڵەچێ عێراق بەدەست ناجێگیری نرخی دۆلار و ئەناڵێنێ ینی بۆی کۆنتترۆل ناکرێ پارێزگاری بانکیان گۆڕی تازایان هێنا کەسی پسپۆڕیان هێنا لەگەڵ ئەمریکا دانیشتن کۆمپانیاکانیان سزایە یعنی بۆ توانیوێتی لەم لاوە یەدەکێکی باشی زێر یاخود چۆنەڵی مسڵەتەریەکی هەبێ بەسەر زێڕا بەڵام وا بەرامبەر دۆلار لاوازە و نەتوانە کۆنتترۆلی بکە. یەدێکێکی باشی زێڕ یەدێکێکی باشی دۆلاریشێ بەس کێشەکەی عێراق لەوەی کە ناتوانێت بازاری دراوی عێراق کۆنتترۆلکە پێوەستە بە هەندێک فاکتەر. یەکێک لەو بابەتانە لە دوای پرۆسەی ئازادی عێراق لە 2003 تا 2022 یعنی تا 2023 بە ماوەی 20 ساڵ عێراق هیچ جۆرە سیستەمێکی بانکی و حواڵاتی ستانداردی جیهانی نەبووە. لە 2022 بە فشاری گەنجینەی ئەمریکا سیستەمێکی نوێی حواڵە و بانکی بۆ عێراق دانراوە کە پێوتی ئێستا پرۆسی چاکسازی بانکەکان لە عێراق. بۆیە بێگومان تۆ 20 ساڵ بە هەڕەمەکی بازارت بەڕێوە بردبێەوە 2 ساڵ بێ بتێوە بازار ڕێک بخەیتەوە ڕوبەڕووی ئەم جۆرە بەرزونزمی ئەبیتەوە لە کاتێکیشە ئێمە دراوسی کۆمەڵی وڵات بین کە ڕوبەڕووی سزاکانی ئەمریکا بۆتەوە بۆ نە ئێران سووریای پێشتر پێشەوەی کە بەشارەسەد حکومڕانیە کرد هەموو ئەمانە ڕۆڵیان هەبوو لە بازاری عێراق کە بتوان ئەو ناجێگیریە دروستکەن. دروستبوونی ئەم ناجێگیریە بۆ دینار پەیوەست بوو بەم قۆناغە چاکسازی و هەروە ئەو فشارانی کە وڵاتانی دراوسێ هیان بوو بەڵام تا ئاستێک ئەتوانین بڵین عێراق بەراورد بە دراوی وڵاتانی دراوسێ توانیوێتی دینار لەو گێژا و فەوزا جیهانیش تا ئاستێک بپارێزێت. ڕاستە بەرزونزمی و ناجێگیریمان هەیە کاریگەی لەسەر بازار دروستەکە دڵنیام هەمومان هەستی پێکەین کاتێک بە حاڵ لە بازار 2000 چێتە سەر 100 دلار یەکسەر نرخی کاڵاشمە گرانە بێت. دلار گران بێگومان چونکە لەوێ عێراق هاوردەی زۆرترەوە پێویستی بەوەیە کە دلار هەمیشە بەکاربێنێ بۆ دیاریکردنی نرخی کاڵاشمەکانی بەڵام تا ئاستێک بەراوردیکەین بە لیرەی سووری بە تمەنی ئێرانی بە لیرەی تورکی قۆناغێکی باشێ بەڵام بەراورد بە وڵاتانی خەلیج بە قەتەر و ئیمارات و سعودیا نەیتوانێت کۆڵکە بەڵام من گەشتبینم لە ساڵانی ئایندا قسەم بەدڵەکە ئەمەبین بیانی باش ڕوە بێگومان. دکتۆر بە بینە سەر زیو دەوترە زیو لە ناوخۆی وڵاتە بە ڕێژێکی بەرچاو بەرز بۆتەوە و لە وڵاتانی چواردەور ئەم نرخە بەم شێوەیە نییە واتە زەرەرەکەین لە ئێستا زیو بکڕێنیان چاوەڕە بکەین واتە؟ پرسیارێکی زۆر باشە کرد. زی و زێر پێکەوە بەسراونێتەوە کات زێر بەرز بێتەوە ئەویش لەگەڵ یا بەرزبوونەوە تۆمارەکە وڵام هیچ کات زی و نابێ بە زێر و ئێمە وەکو ئابووریناس لە ماوەی ڕابردووانی 100 ساڵی ڕابردوو بۆ زیو کە بەراورد دەکەین زی و کێشەیەکی هەیە بەرزبوونەوەی زۆر بێوێنێت تۆمارەکە لە پڕ دابەزینی زۆر گەورە بە نمونە باسیکەین ئەوانی ساڵی 1970 زیویان کڕیوە 31 ساڵیان پێ چوو تا بگەنەوە مایە 31 ساڵ لە زەرەرا بوون لەبەری دابەزینی کیوای بەخۆبینی تا 2011 ئەوان لە زەرەرا بوون. لەبەر ئەوەی کانزاکە هەم بڕەکەی زۆرە و دووش بنەمای بەرزبوونەوەکەی پێیوەستە بە زێرەوە یعنی خۆی فاکتەرێکی بەهێزی نییە بەرزبوونەوە تۆمارکە جیاوازێکی زۆر گەورەیان هەیە. زێر تەنها کانزایەک نیە ئێمە بڵین لە بواری پیشەسازی و خشڵ و بابەتان بەکارێت زێر لەگەڵی کانزای دراویشە ئەتوانی وەکو درا و مامەڵی پێوەکە بەڵام زی و ئەم قووەتەی نییە ئەم هێزەی نییە. ئەو بەرزبوونەوەی کێستا لە ناوخۆی هەرێمی کوردستان ڕوویاوە خۆتانزان لە کوردستان ئێمە ڕوبەڕووی باردۆخێکی تایبەت بووینەتەوە لە قەیرانی دارایی و بێ ئیشی بێکاری و کار و کەسابەت دڵنیام ڕۆژانە منەی بینم لە بەیانی کورسات نوویست ئێوە زۆر ئیش لەسەرم بابەتاکەن هەم پامنەرەکان تا هەم خۆتان زانیاری زۆر باشن کە من بە خۆم سوودی زۆر باشی لێبینم کاتێک کە کار و کەسابەت نەبوو خەڵک لە ماڵەوە پارێکی وێ پۆن دەخواتەوە نازانێت چی لێ بکات کە شتێکە بینێ جێی سەرنجە قازانجی کتابینی هەمووی هروژمی بۆەکە. ئێستا لە کوردستان تووشی ئەم کێشەیە بووین بۆ لیری سووری ئەمە ڕوویە بۆ تمەنی ئێرانی ڕوویە بۆ دۆلار بە هەمان شێوە ئێستش بۆ زی و زێر ڕوویاوە لە کوردستان نرخەکەی بەرزتر لە ساسیجان کە نابێ وابێت کە من هەمیشە سەر ماوەیەکی زۆر قسە لەسەر بابەتاکەم هەر کەسێک بەم نرخانە بیکرێت لە کوردستان مای زەرەرە بێ بووی چونکە 2 هەفتە ئەم شەپۆلی بەرزبوونەوەی ڕۆژێ بەردەوام چونکە خەڵک ئەبێتە جێی سەرنج ئێستا من ئاگادار بچەند بازرگانێکی کورد
تەڵەبی 2000 کیلۆ زیویان کردووە بۆ کوردستان لە دەرەوە بێت لەبەر نرخەکەی باشترە بێگومانە بێتەوەی کە عەرزێکی زۆرت هەبێت ئەوەی بە بەرز کڕی بێتی بێگومان ڕوبەڕووی زیانی گەورا بێتەوە بۆیە باشترە هەمیشە هەموو کەس پارەکەی هەمووی نەخاتە زیو من هەمیشە ئەڵێم تۆزە دووربی لە زیو باشە بەڵام ئەگەر هەر زۆر مەیلمان هەیە ئەگەر کەسێک دەفتەرێکی بێ 80 وەرەقەی با بە زێر 20 وەرەقەی لە زیوە مامەڵەی پێ بکە چونکە ئاسان نییە کۆنتترۆلکردنی نرخی زیو ئەو بەرزونیزمی گەورەی بە خۆی بینە ئەوەی 2011 کڕیوێتی هەتا کوێستە لە زەرەرە نەیتوانێت بگاتەوە بەر کێستەڵی هێشتا بەرزیشە دکتۆر وڵاتێکەیە کە بەردەوام دەسەڵاتی بەسەر تەواوی جیهانە توانین بڵین هەیە یاخود کاریگەری هەیە کە ئەویش ئەمریکایە لە دوای ئەوەی کە دۆناڵد ترامپیش بوو بە سەرۆکی ئەو وڵاتە و بوو بە کەسی یەکەمی وڵاتەکە یعنی بەردەوام گۆڕانکاری ڕوئە بەردەوام بە بۆنەی لێدوانێکی ترامپەوە لە کوردستانە گۆڕانکاری لەسەر دۆلار دروستە بێ لەسەر نرخ دروستە بێ لەسەر نەوت دروستە بێ بازاری نەوت لە ئێستاە چۆنە چۆن ئەی بینیت ماوەک لەوە پێش دابەزینەی بەخۆیەوە بینی ئەسە بەرز بۆتەوە بڕیارەکانی ئەمریکا لەسەر دۆلار لەسەر ئەو سوودانی کە بەتەمایە بۆ گۆڕانکاری بکات لە سوودی بانکیە کاریگەری لەسەر ئێمە بێ ئەم بەیانی پرسیاری زۆر باشتان لێ کردوم خۆم حاضر و بەس لەسەر و پێشبینەکانەوە ینی باش بووین زۆر زۆر باش دەستان خۆش بێ هەمیشە هەروە بۆ بابەتی ئەمریکا ئێستا زانیم کە گەورە زلهێزی ئابووری جیهانە لە ڕووی ئەمنی و سیاسی شۆ بە هەمان شێوە توانێت هەر سیناریۆکی بێ لە هەر شوێنێکی جیهان توانێت جێبەجێکە ئەم شەو خۆت ئەم ئێوارە ڕووداوێکی گرنگەیە کە پێوتێ کەمکردنەوەی سوودی بانکی لە ئەمریکا بۆی بینەر تێبگا من زۆر بابەت ئابوووریەکان لەجار ساداکەم و بابەتی سوودی بانکی واتە ڕیبا ئەو پارەی کە تۆ لە بانک دایەنەی زیادەی ئەچێتە سەر ئێستا ڕێژەیەکی چێتە سەر بەتەمان ئەم ڕێژەیە کەم بکەنەوە ئەوەی کە بانقی خاتە سەری ئەوەی کە بانکی خاتە سەری سوودەکەی بۆ منیەتەوە بەڵێ بۆ لە تۆ دەفتەرێک دانی دەفتەرێک و 4 وەرەقەونی وەرەگریتەوە لە کۆتایی ساڵ ئەمانیانی ئەم 4 وەرەقەونیوە بکەن بە 4 وەرەقە بە قۆناغەکانی تریش کەمی بکەنەوە بۆ لە 100 بۆ لە 100 بە حکمی کۆمەڵک فاکتەر یانوێ کە ڕیبا کەمەکەنەوە خەڵک پارە لە بانک ڕاکێشێ چونکە ئەگەر تۆ دەفتەرێک ڕاکێشێ بێت 4 وەرەقەونیش بیتەوە چ تۆ قەرزەکەی چ ئەو لێت قەرزکە بەڵام ئەگەر قەرزەکەی کەم بوو خەڵک بڕەکەی کەم بوو خەڵک قەرزی زیاتر وەرەگرێت پرۆژەی زیاتر ئەکا بزنسی تایبەت بە خۆیەکە خان و ئەکڕێ بژانەوەی لە بازاڕا دروستە بێت بۆیە دۆناڵد ترامپ ئەم ئامانجەی هەیە ئەڵێ با کەمی بکەینەوە خەڵک بتوانێت قەرزی زیاتر وەرگێ بازاری ئەمریکا ببوژەینەوە بە تایبەت ئەقارات بەڵام یەدەکی فیدرالی ئەمریکاش کە وەکو بانکی ناوەندی ئەمریکاڵێ نەخێر پێویست ناکەم بکەین چونکە ئەگەر ئەمە بکەین پارە زۆرە بێت لە بازار نرخی کاڵا شمەک زۆر بەرزە بێتەوە بە ئاسانی پێمان کۆنتترۆل ناکرێ هاوشەی 2022 خۆی ئەمریکا بۆ بابەتە شواناڵێنێ بەگرێ لە 2022 لە دوای شەڕی رووسیا و ئۆکرانیاوە ڕوبەڕووی بەرزبوونی نرخی کاڵا شمەک بۆ لە 109 کەەوە بێوێنە بوو بۆ ئەمریکا بۆیە نرخی سوودی بانکی بەرزکرایە و ئەڵەن هێشتا هەر ئەم مەترسیە هەیە و جێرم پاوڵ کە سەرۆکی بانکی ناوەندیە ئەڵێ دۆناڵد ترامپ بڕیاری سیر و سەمەرەش ئەیە لە بابەتی بازرگانی و گومرگ و باجوانە مەترسی لەسەر نرخی کاڵاشمەک بۆ خەڵک دروستە بێ پێویست ناکە ئێستا کەمی بکەینەوە بۆیە ئەم جۆرە ململانەیە لەسەر ڕیبا لەسەر نرخی سوودی بانکی کاریگەری گەورەی لەسەر جیهان دروستکەوە هەموو جیهان ئەم شەو و ئەم ئێوارێ سەعاتنەوە بە کاتی کوردستان سەیری قسەکانی جێرم پاوڵەکەن ئایا دابەز یا خودنا بێگومان کاریگەری لەسەر نەوتە بێ لەسەر زێڕە بێ لەسەر زی و لەسەر هێزی دۆلار لەسەر ڕەوتی بازرگانی جیهانیش ئەم بابەتە کاریگەری لەسەر نەوت بۆچوون وایە بە پێی هەڵسەنگانی کردومانە کاریگەریکی وای نابێت نرخی نەوت بەرزبوونەوە تۆمارکە بە حکمی ئەوەی ئەمریکا پێشەوەی دۆناڵد ترامپ بێ بەسەرۆک نەوتی هاوردا کرد بەڵام لەوەتی دۆناڵد ترامپ بۆ بەسەرۆک ئەوەندە نەوت بەرهەمە هێنێ هەناردەیەک واتە بڕی بەرهەمێنانی زیاد کردووە وڵاتانی ئۆپیک ئۆپیک پڵەسیش بڕیاریان ناوە هەموو وەرزێک بڕێک نەوت بەرهەمێنان زیاد بکەن واتە ئەرزیان زیاد ئەبێ ئەمە جۆرێک لە هاوسەنگی دروستەکە هەر تەڵەوێک لەسەری دروست بێت لە بەرامبەر ئەرزی هەیە بۆیە قەناعەتمان لەبەنی $60 بۆ $70 نرخی نەوت بەجێگیری کاریگەری نابێ ینی بڕیارەکەی ئەم ئێوارەیە بێگومان کاریگەری ئەبێلەوە $2 بۆ هەر بەرمیلێک نەوت کاریگەری دروستکە بەڵام کاریگەریەکانی کاتی ئەبن دواتر وە خۆی لێتەوە سەبارەت بە زێڕیش کاریگەری گەورە دروستەکە 4 سیناریۆ هەیە ئەگەر نرخی سوودی بانکی و خۆی بهێڵدرێتەوە بێگومان دۆناڵد ترامپ بۆ لێ کاتە دەخول کالە بانکی ناوەندیە کەمەژە بێتە هۆی ئەوەی نەزمی ئابووری ئەمریکا تێک بچێت
کە گەورە ئابووری جیهان گۆڕانکاری بەسەرات و نەزمەکەی تێکچوو کاریگەری لەسەر بەرزبوونەوەی زێر دروستەکە. ئەگە 25 خاڵ کەم بکرێتەوە تا ئاستێک بڕیارێکی هاوسەنگانەی کە پێشبینی ئەم بڕیارە ئەکرێت. ئەگەر 50 خاڵیش کەم بکرێتەوە ئەوە نرخی زێر زیاتر بەرزەبێتەوە. ئەگەر زیاتر لە 50 ئەوە توانی بڵین موشک ئاسان نرخی زێر بەرزەبێت. کاتە پێشبینی دەکرێت کام سیناریۆیان سیناریۆی دووەم و سێم زیاتر قابلی پێشبینیە کە 25 خاڵ یاخود 50 خاڵ کەم بکرێتەوە. بەڵام لە کوی سیناریۆکان ئەگەری بەرزبوونەوەی نرخی زێر هەیە بەڵام بەپێی بارودۆخی خاڵەکان ئەگە 50 خاڵ بە زیاتر بەرزەبێتەوە ئەگە 25 خاڵ بێ کەمتر بەرزبوونەوە بەخۆیەوە بینی. کاتە با بینە سەر تمەن 27 ئەم مانگە سیستەمی ماشا پەلەپیچکە لەسەر ئێران جێبەجێکرێت. زانایی زۆر باشتان هەیە. چ گۆڕانکاریەک بەسەر تمەنە پێشبینیەکان چۆن بۆ ئەوە؟ لە مێژووی ئێرانە چل جۆر دراو بەکار هاتوو. ڕیاڵ یاخود تمەنی ئێستا کە پێڵین زیاتر لە ناو خەڵکاوە ناوەکی باوە چلێمین جۆرەکە لە ئێران بەکارێ. لە ماوەی 40 ساڵی ڕابردوو کە کۆماری ئیسلامی ئێران دروست بووە هەموو ساڵێک تمەن بەهای خۆی لەدەستداوە. بەشێکی بەهۆی فشار و گەمارۆ سیاسەکانە لەسەر گەمارۆ ئابوووریەکان لەسەرانە بەشێکشی پەیوەستە بە شێوازی ئابووری ئێران چونکە ئێران ئەوێ هەناردی هەبێ بۆ دەرەوە و شوێ نرخی کاڵۆشمەکانی لە دەرەوە هەرزان کرد بۆی هەمیشە ئەوێ بەهای تمەن نزم بێ. ئەمە جۆرێکە لە سیاستکردن کە پێشتیش چین پەیڕەویەکە. بڕیارە کۆتایی ئەم مانگە سیستەمی ماشا چالاک بێ. 2015 ڕێکەوتێک لە نێوان وڵاتانی پێنج کۆیەک لەگەڵ ئێرانەکرا لە سیستەمی ئەتۆمی. ئەو کاتە سزای لەسەر بوو سزاکانی لەسەر لابرا لە بەرامبەر ئەوەی کە دۆسی ئەتۆمی ئێران پیتانی یۆرانیوم لە 100 زیاتر نەبێت. بەڵام خۆتان زانستە بارودۆخێکی نوێ هەیە جەنگی 12 ڕۆژە ڕوویاوە ئێران گەیشتۆتە لە 160 بۆ پیتانی یۆرانیوم. بۆیە وڵاتانی ئەوروپا بە تایبەت کە پیانوتی ئیسی یاخود ترۆیکا کە بەریتانیا و ئەڵمانیا و فەڕەنسان و ترۆیکاش کە کۆمیسیۆنی ئەوروپا و سندوقی نەقد و هەروەها بانکی ناوەندی ئەوروپا ئەیانوێست ئەم بڕیاری کە 2015 دراوە چالاکی بکەنەوە لەسەر ئێران و کۆی کە ئێران پابەت نەبوو بێ و لە 28 نامەیان ناردۆ بۆ ئەنجومەنی ئاسایش لە 27 مانگ ئۆتۆماتیکی خۆی کارابێ و هیچ وڵاتێک ناتوانێت ڕێگر بێ لەوەی کە ئەم سزانێ و دەوڵەتیانە بگەڕێتەوە سەر ئێران. بەگەڕانەوەی سزاکان بۆ سەر ئێران جاران هەر ئەمریکا فشاری لە ئێرانە کە سزای لەسەر بوو بەڵام ئەم جارە هاوپەیمانەکانیشی ناچارن سزاکان جێبەجێکرد کە بێگومان کاریگەری گەورەی لەسەر تمەن ئێرانێ بێ پێشبینیەکرێت تمەن لە 150 بەهاکی خۆی لە دەست با کە ئێستا نزیکەی 10 میلیۆنە بۆ 15 میلیۆن تمەن هەر $100 بەرزبوون بە تەواتی هاڕی تمەن ئەبینین لەم مسۆگەرە لەم پایزەیە تمەن دابەزینی گەورە بەخۆبینێ و هەموو پایزێکی شەروا بووە ئەمێ وەکو بەرچاوڕوونێکیش بڵین واز لە دینار بێنینەوە دینار دراوی نیشتیمانی عێراقە لە $2 تمەن بەربڵاوترین دراوە کە لە عێراق و کوردستان ماوەڵ. دکتۆر کاتمان کەم ماوەیەک بابەتی تریشەیە تۆزێک زانیاریشمان لەسەرەوە بەرە ئەوش لیرەی سووریە هەر لەگەڵ جەناب تا بەرنامەمان کرد قرار بوو دراوی نوێی ئەو وڵاتە چاپ بکرێت و بڵاو بکرێتەوە و سەش قسەکانم بیرە کە وتە ئەمە قورسە ئەم هەنگاوە هەڵی بێنن و ئەم بابەتە بەکوێ گەشتووە و کاریگەری لیرەی سووری لەسەر ناوچەکە چی ئەبێت ئەگەر بێت و ئەم دراوە نوێ چاپ بکرێت. بەداخەوە لە کوردستان خەڵکێکی زۆر زەرمەند بوو لە بەهایکی زۆر بەرز کڕیانێستە زۆر نزمە پێش هەموو شتێک بڕیار ئەحمەد شەرع سەردانی نیویۆرکە پێم وایە ئەم سەردانەی تا ئاستێک بە کاتی کاریگەری لەسەر بەهای لیرەی سووری دروستەکە بوانی کە مامەڵی تیاکەن بە کاتی مامەڵی تیا بکەن ینی بەرزبوونەوەی تۆمارکە دەرفەتە بۆی کە فرۆشتنی تیا بکەن سەبار بە گۆڕینی لیرەی سووری بە پێی قسەکانی پارێزگاری بانکی ناوەندی سووریا 5 ساڵیان دیاری کردو بۆ ئەم پرۆسەیە جێبەجێ بێت لە مانگی 12 ئەم ساڵەوە دەست پێەکە دیاریکردنی ئەو ماوە زۆرە بۆ خۆی ئەگە هەڵسەنگانی بۆ بکەین مانای وایە دڵنیانی لە سەرکەوتنی پرۆسەکە لەبەرەوەی 5 ساڵ زۆرە تۆ بۆ گۆڕینی دراوێک تۆ دوو دراوە لە وڵاتا ببینی بۆ نە 5,000 بە کیلویەک تەماتە خۆی بای 3,000 کەچی کابرا 20 لیرەت باتەوە چونکە 2 سفری لابن 5 ساڵ ئەم جۆرە مامەڵەکردن بۆ سووریەکان زۆر ناخۆشە و بانکی ناوەندیش قورسە بێت و بانکی کۆمپانیایەکی ڕوسیش لیرە نوێکە چاپەکە کە ئەم کۆمپانیا لەلایەن ئەمریکاوە سزا دراوە بۆیە خودی پرۆسەکە ئەگەری سەرکەوتنی تا ئاستێک لاوازە هەیە ئەو پرۆسێ بگوازنەوە بۆ ئەمریکا یا بۆ وڵاتێکی تر هەتاکو ئێستا لەبەرەوەی کۆمپانیا ئەمریکا بە هیچ شوێک درا بۆ هیچ وڵاتێک تر چاپ ناکە بەڵام ئەڵمانیا و سویسرا و بەریتانیا ئەم ڕۆڵابینن تا ئێستا نەیانتوانیوە ئەم پرۆسەی قبوڵکەن لەبەرەوەی بانکی ناوەندی سووریا غەزێنێکی بەتاڵی هەیە بێگومان چاپکردنی درا و گۆڕینی سیستەمی نەختینەی لە وڵاتە تۆ پێویستت بۆیە دۆلارێکی باش ئاڵتونێکی باشە بێ بۆی ئەو کۆمپانیانە سوقەی خۆیان ناهێن نەخوارەوە دەستکەن بە چاپکردنی دراوی وڵاتێک کە
قوت و هێزێکی باشی نەبێت وی قەناعەتم وایە پرۆسەکە زۆر سەرکەوتوو نابێ و لیری سووری ئاراستەیەکی دابەزی نەبێت لە دوای سەردانەکە حەشەرە بۆ دکتۆرە بێ بەڵێنێکمان بیتێ لەم ماوەیە میوانداری بکەین و بیتەوە لەسەر چین و کاریگەریەکانی چین و ئابووری چین قسە بکەین. بابەتی سەرنجڕاکێشە زۆرم پێخۆشە بەڵام بێ زیاتر خۆم حازرکەم لەوەی کە پێشبینیەکە. قوربانە دکتۆر جان زۆر سپاس بۆ زۆر سپاس شرۆڤەکاری ئابووری لە دیسکی ئابووری دەستگای میدیایی کورساتکان بەیانێ لەگەڵمانابی زۆر سپاس بەخێر بێت.